زین ئەو خوێندکارە کوردەی شاری هەرسنبێرگە کە لەم ساڵدا لەگەڵ تەواوکردنی خوێندنی ئامادەی 2 ساڵ زانکۆشی لە بەشی پەرستیاری تەواو کردووە. ساڵێکی تر دەچێتە قۆناغی سێهەمی بەشی پەرستیاری لە زانکۆی جێمی و ئەوەی کە زین کردوێتی تۆش دەتوانی بیکەیت. ئەو شتێک کە من کردومە هەموو مناڵێکی تر توانای ئەو شتەی هەیە دەبرێت ئەم وڵاتە یعنی هیچ توانایە ئەتوانێت هەر مناڵە بێ بەس ئەو پرۆگرامە ئەبێت ئیشی بۆ بکە یعنی ماندووبوونی ئەوێ شتێک نیار ئاها بە ئاسانی دەبرێت 2 ساڵی کولیا تاواکەی لە هایسکوڵە ئەنی ئێستا من 18 ساڵم بەس 2 ساڵی کولیام تاوا کردووە وای ترە مناڵی تر هەیە تازە دەستپێکە ئەو 2 ساڵاکە بەس هەتا وەرگیرێ یعنی ئەبێ لە پۆلی دۆ ئەبێ GPAت باش بێ ئەبێ بزانی ینی وەرەقەوشت بنووسی ئەبێ خوێندنت باش بێ. لە سیستمی خوێندنی قۆناغی ئامادەی لە قوتابخانەکانی ئەمریکا فرسەت و دەرگای زۆر ئاوەڵان بەڵام کلیلەکەی لە گیرفانی ئەو خوێندکارانەدان کە هەوڵدان ماندویان ناکات. لە ئامادەی هەرسنبێرگ بەرنامە و پرۆگرامی زۆر لە بەردەست خوێندکارەکاندا بووە. ئیتر کەوتوتە سەر خوێندکارەکە چی هەڵەبژێنێت؟ خوێندکاران لە پۆلی دەدا دەرفەتیان لە بەردەستایە کە بچنە ناو ئەو پرۆگرامە جۆرە و جۆرانەوە. ئەو خوێندکارانی کە پاش تەواوکردنی ئامادەیی بەنیازن بەردەوام بن ئیتر ململانەیەک هەیە لەو قۆناغەدا کە شتێ بکەن ئەوانی تر نیان کردبێت. دەتوانن بچنە ئەو بەرنامەی بلو سکالر دەتوانن لەگەڵ خوێندنی ئامادەیی کۆرسی ئەو زانکۆیی دەیخوازن بیخوێنن. زین هەروە ئاسان لە ئامادەییەوە 2 ساڵ زانکۆی تەواو نەکردووە لە کتێبخانەی زانکۆی بلوورج زۆری کارمەندەکان دەیناسن بەڵام ئێستا هەست بە شانازیەک دەکات پاش تەواوکردنی هایسکوڵ کە دەچێتە زانکۆ دەچێتە قۆناغی سێهەم. جار هەبوو 4 ساعت 5 ساعت ئەم خوێند لەبەر کلاسی نەرسینەکەم کلاسی ئەناتۆمی فیزیۆلۆجیەکەم ئیمتیحانەکان زۆر گەورە بوون یعنی شەوان هەبوو نەئەخەوتم درەنگ هەتا درەنگ ئەم خوێند کلاسی ئینگلیشەکەیشم مامۆستا ئێوە 5 لاپەڕە بنووسە زۆر بۆ باش شەوان دانیشتمە بنووسە. ئەم وێنەیە دەرچوونی دووەم ساڵی زانکۆیەتی لە کۆمنتی کۆڵیجی بلوورج ئەمڕۆژ خێزانەکەی هاوتای خێزانەکانی تر کۆبوونەتەوە تاوەکو ئاهەنگی کۆتایی هاتنی ئامادەیی ئەم ساڵ پێکەوە بن. ئێمە وەکو خێزانێکی کورد لە وڵاتی ئەمریکا ماوەی 20 ساڵ لەبێت لە دانوشی ئەو وڵاتەی الحەمدولیلا کچەکەی من ئەمڕۆ توانی بڕوانامەی ئامادەیی بەدەست بێنێت و پێش ئەوەی بڕوانامەی ئامادەیەکەی بەدەست بێنێ 3 هەفتە بەر لە ئێستا شەهادەی کولی وەرگرت کە 2 ساڵی کولی تەواو کردبوو الحەمدولیلا. هەلێکی زۆر هەیە بەڵاستی لەو وڵاتە کە زۆر قوتابی ئەتوانێت بیقۆزێتەوە ئەو هەلە پاڵپشتێکی دایک و باوکی زۆرەوێت هیلاکبوونێکی ئەو قوتابی زۆرەوێت الحەمدولیلا کچەکەی من توانی ئەمڕۆ ئەو بڕوانامەی دواناوەندیش و کولیش بەدەست بێنێت الحەمدولیلا نەخشە بێت لە هەموو مناڵێکی کورد و کوردستان. ئەمڕۆ زیاتر لە 500 خوێندکار بڕوانامەی دیبلۆمیان بەدەست هێنا و قۆناغی ئامادەییان تەواو کرد. لە نێویاندا 17 خوێندکاریش هاوتای کچە کوردەکە بڕوانامەی 2 ساڵی زانکۆشیان لە گیرفانداوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری هەرسنبێرگ ویلایەتی ڤێرجینیا.